چۆنیەتی دەستپێکردنی کاروباری حەج بۆ ئەم ساڵ بڕیاردرا کە لە بەیانیەوە ئێمە دەست بەو پرۆسەیە بکەین. سەرەتا دەمەوێت ئەوە بەبیر هاوڵاتیانی خۆشەویست بێنمەوە کە لە ساڵی 2017 ئێمە ئەو تیروپشکەمان ئەنجامدا کە بۆ 3 ساڵ بوو، ساڵ 2017 ئەم ساڵ دوا ساڵە کە ئەو تیروپشکە قۆناغەکەی کۆتایی پێدێتن، واتە ئەو ناوانەی کە دەرچوون و ماون تاکو ئێستا هەم ئەوانەی بە شێوەیەکی گشتی لە خۆیان لە کاتی 2017 دەرچوون یان ئەوانەی کە پرۆسەی گواستنەوە و تەنازولیان لە ناوان کردووە ئەو ساڵ دەبێ ئەوانە گشتیان ئەنجام بدەن. واتە ئێمە پرۆسەکەمان ئەوەل جار لەسەر ئەو پشکە سەرەکیەیە، چونکە کاتی خۆی کە 3 ساڵ کرا 2017 کە پرۆسەکەمان کرد ئەوانەی لە 2018 دەرچوو بوون کە کاتی خۆی ڕاماگەان وەک یەدەک بوون بۆ 2017 2019 یەدەک بوون بۆ 2018. ئەم ساڵ ئەو یەدەگانەی کە کاتی خۆی دەرچوون ئەگەر لە کاتی پێویست پرۆسەکە ئەنجام درا و ئەوانەی کە پشتی سەرەکیینە کۆتاییان پێهات و شوێنی بەتاڵمایەوە ئێمە لەو یەدەگانە ڕادەچێشین بە گوێرەی تەسەسولی خۆیان. بێگومان بۆ ئەم مەبەستە ئێمە دوێنێ لە دیوانی بەڕێوەبەراتی گشتی کۆبوونەیەکی گشتیمان کرد بۆ هەر 5 بەڕێوەبەراتی حەج و عومرەی هەر 4 پارێزگای کوردستان لەگەڵ ئیدارەی گەرمیان بۆ ئەوەی قۆناغەکان لەگەڵ ڕێنمایەکان شی بکەینەوە بۆیان بۆ ئەوەی هەر هاوڵاتیەک بەبێ ماندیبوون لە بەیانیەوە لە 2-4 دەکاتن سەردانی بەڕێوەبەراتی حەج و عومرەی پارێزگاکەی خۆی بکاتن بۆ مەبەستی هەر کاتێکە طبیعی ئەوانەی کە دەڵێم هاتوچۆ دەکەن ناویان هەیە دەچن لەوێ پسوولەی پارە وەردەگرن و دەچن بۆ ئەو شوێنەی کە پارەکەی لێ دەدرێت. طبیعی بێگومان ئەوە دەبێ بزانن پارەکە ئەو بڕە پارەی تێچووی حەجکە ئەو ساڵدان دراوە $4200 واتە 42 وەرەقە.